إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستانم ئەمڕۆ لە 2 ذیلحیجەیە ژیان بەسەر ئەبەین. ڕوکنەکانی دین سێ دانەیان پەیوەست نییە بە مانگەکانەوە، نوێژەکان و ڕۆژوەکان، نوێژەکان و زەکاتەکان و شایەتومانەکان کاتەکەیان تەوسیعی هەیە. دوو لە ڕوکنەکانی دین لە 2 مانگا جێبەجێ ئەکرێن و لە غێری ئەو دووە جێبەجێ ناکرێن. ڕوکنی ڕۆژوو لە مانگی ڕەمەضان و ڕوکنی حەجیش لە مانگی ذیلحیجە. عولەما ئەفەرموون ئەم نۆ ڕۆژەی ذیلحیجە کە خۆمان پێی ئەڵێن نۆمینەی حاجیان، هەرچی جۆری عیبادەتە ئەکرێتیایە کۆ بێتەوە کە بە حەیاتی لە شوێنی ترا کۆ نابێت. ئەکرێ ئینسان زەکاتی لەم کاتا بدە، نوێژ لەم کاتا ئەکە، ڕۆژوو لەم کاتا ئەتوانێ بگرێ، حەجیش ئەتوانێ بکا و ئەشتوانێ ذیکری لا ئیلاهە ئیلڵڵا زۆر بکات، شایەتومانی خۆی و ئیمانی خۆی تازە کاتەوە. ئەفەرموون هەموو ڕوکنەکانی دین ئەکرێ لەم ڕۆژانە دەستەبەر بکرێ. خوا جەلە جەلالوو لە قورئانە لە 4 لای سەرەکیەوە باسی ئەم دەڕۆژەی کردووە بە فەزڵ و گەورەیی. یەکەمیان ئەفەرمێ وەلەیالین عەشر. مفەسسیرین ئەفەرموون ئەمە باسی نۆمینەی حاجیان و باسی ئەم دەڕۆژەیە. بۆچی وا ئەفەرموون؟ خۆ ئەوە خوا جەلە جەلالوو باسی شەوە کات و لە شەوی قەدرەوە ئەمە نزیکە، لەبەرەوەی ئەم ئاەتە پیرۆزە لە ناو مەککە هاتووەتە خوارەوە. ڕەمەزانیش لە مەدینە و لە ساڵی 2 هیجریە واجب بووە، بۆیە ئەم ئاەتە ئەفەرموون ئەرجەح وەهایە کە باسی دەشەوی ئەم ڕۆژانە ئەکا کە شەوەکانی و ڕۆژەکانی گرنگن. حتا عولەما ئیختیلافیان هەیە ئایا کامیان ئەم دەڕۆژ و شەوە گەورەترە یا شەوانی قەدر؟ ئەفەرموون لە شەوانی قەدر و لە ڕۆژانی نۆمینەی حاجیان گەورەترینە. لە ئاەتێکی ترە ئەفەرمێ وەئەتمەمناها بعەشر لە باسی موسا عەلەیهی السەلام. موسا هەموو مانگی ذیلقەعدە لە حوزوری ڕەب العالەمینە بوو، ئەم دەڕۆژەی بۆ ئیضافە کرد وەئەتمەمناها بعەشر. واتە ئەم ئاەتە پیرۆزەی باسی تەواوکردنی میقاتی موسا ئەکا عەلەیهی السەلام لە حوزوری خوایە بە 10 ڕۆژ کە خوای گەورە هەڵی بژات بریتی بوو لەم دەڕۆژەی کە ئەیامی ذیلحیجەیە. ئەو ئاەتە پیرۆزە فەرمێ وەیەذکر اسم الله في أيام معلومات. ابن عباس فەرمێ ئەم ئەیامی معلوماتە مەبەستی بەم دەڕۆژەیە و بەم نۆمینەی حاجیانەیە. ئاەتی وەشاهید وەمەشهود، زۆرێک لە عولەما فەرموویانە شاهید بریتیە لە ڕۆژی جومعە، مەشهود بریتیە لە ڕۆژی عەرەفە یان بریتیە لە ڕۆژانی ئەیامی ذیلحیجە. فەزیلەتی ئەم ڕۆژانە زۆر گەورەیە. خوا جەلە جەلالوهو لەگەڵ موسا لەم ڕۆژانە قسەی کردووە. ئەلواح کاتێک کە نووسرایە و تەسلیم بە موسا کرا عەلەیهی السەلام هەر لەم ڕۆژانە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئاەتی پیرۆز و گەورەی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي کە ئەم دینەی ئێمە دینێکی متەکامل بوو، لەم ڕۆژانە ئەم ئاەتە پیرۆزانە هاتنە خوارەوە. خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ لە فەرمایشتێکە ما من أيام العمل الصالح فيه أحب إلى الله. هیچ ڕۆژێک نییە لەسەر زەویە کردەوەی صالح بە ئەندازی ئەم دەڕۆژە لای خوا خۆشەویست بێ.
ئەگەر کۆی ڕیوایەتەکان کۆکەیتەوە لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێ ئەرجا، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێ ئەزکا، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێ ئەفضەل، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێ ئەعظەم، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێ ئەحەب. واتە باشترین، زۆرترین و گەورەترین، بەفەضڵترین، خۆشەویستترین ڕۆژانێک لای خوا کە ئینسانی موسڵمان عیبادەتی تیا بکە ئەم دە ڕۆژێ. ئەم دە ڕۆژە فەزیلەتێکی زۆر گەورەی هەیە بۆ ئینسانی موسڵمان کە بتوانێت بە تاعەت و عەبدایەتی پڕی کاتەوە. کاتێک کە خۆشەویست ئەم فەرمایشتەی فەرموو ئەسحاب سەریان سوڕما، یعنی چی ئەم دە ڕۆژە ئەمەندە گەورەیە؟ فەرمویان وەلە الجیهاد فی سەبیل الله، چونکە ئەوەندەیان بیست بوو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی گەورەی جیهادی کردبوو، خوێنی شەهید ئەوەندە گەورەیە، سەعاتێکی مجاهید ئەوەندە گەورەیە، ذروة سنام الإسلام الجهاد. ئایا جیهادیش لەم یعنی ئەم ڕۆژانە ئیشەکەتیایە لە جیهادیش گەورەترە؟ فەرمووی بەڵێ لە جیهادیش گەورەترە، ئیلا یەک کەس نەبێت لە پێناوی خوا بچێتە دەرەوە بە خۆی و ماڵ و سەرەت و سەمای نەگەڕێتەوە، خۆشی و ماڵەکەشی سەرفکە لە پێناوی خوایە، اینجا ئەم کەسە لەم ڕۆژە بە ئەندازی ئەو کەسە ئەبێ. ئەوەندە ئەجر و فەزیلەت و گەورەیی هەیە ئەم ڕۆژە. ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ یەک حەسەنەی بچووک لەم ڕۆژە بکەی بە 700 حەسەنە بۆتە نووسی. ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ یەک ڕۆژی ئەم ڕۆژە بەسەر تا تێ ئەپەڕێ بە ئەندازی 1000 ڕۆژە، ڕۆژی عەرەفەشی بە ئەندازی 10,000 ڕۆژە. ئەوەندە فەزیلەت و گەورەیی هەیە. ئێمە لەم ڕۆژانە چی بکەین؟ ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تووشی تەمەڵی ئەبین، هەنێ جار لە تاعەت و عەبدایەتیا تووشی کەسەل و فتوور ئەبین کە لەو تارێکە بە درێژی باسم کردووە. هەندێک تاعەت هەیە پێمان جێبەجێ ناکرێ، ئەکەوینەوە دوا لە کاروانی خواناسان. ئەم ڕۆژانە ڕۆژانی فرسەتە، نەفەحاتی خوایە و هەناسەکانی ڕەحمەتی خوایە لەسەر زەویە بۆی بگەیتەوە کاروانی خواناسان و ساڵحان و ئەولیا. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە بریتێ لە تەوبەیەکی سادقانە و ڕازگۆیانە لەسەر ئەو کەم تەرخەمیانەی کە لەوە پێش کردووت. تەسەوور کە ئینسان چەندێن نوێژەکەی جوان بێ هێشتا کەم تەرخەمە، چەندێن ڕۆحی بەرزتر ئەبێتەوە بۆ حوزوری خوا هێشتا خۆی بە کەم تەرخەم ئەزانێ. چەند گوناه دەورەی داوی ئەی عەبد، پێویستە بە تەوبەیەکی سادقانە هەیە بینی خۆت و خوا. چەند شەوت بەسەر برد دوور بووی لە ڕەحمی خوا، چەند ڕۆژت بەسەر برد دوور بووی لە ڕەحمی خوا. ئەمە فرسەتێکە هاتوۆتە بەردەست بۆی تەکمیلەی کارەکانی خۆت کەی. چۆن خوا جەل جەلالوه وەئەتمەمناها بعەشر ئەفەرمێ دە ڕۆژەکەمان بۆ موسا تەکمیلە کرد کردمانە 40 ڕۆژ. عولەما ئەفەرمون ئەگەر کەسێک ئەم دە ڕۆژە زیندوو کاتەوە کە ئەنەما دە ڕۆژ خوا بۆی هەڵبژاردووە ئەم زیندوی کردوێتەوە. زیندووکردنەوەی ئەم ڕۆژانە نابێ وەکو ڕۆژەکانی تر بێ، ئەبێ ساغ بێ ئینسانتیایە، تەوبەیەکی سادقانەی کردبێ. مەترسە لەوەی چەندێ گوناهت کردووە، گوناهی گەورەت کردووە، بچووکت کردووە. عولەما ئەفەرمون هەر کاتێ نوێژی تەوبەت کرد دڵنیا بە لەوە خوای گەورە لە سەر جەم گوناهەکانت بوراوە ئیلا حقوقی خەڵک نەبێ. ئەکە ناوەی مافی خوایە، خوا جەل جەلالوه زۆر بەڕەحمە. تەسەوور کە ئەگەر یەکێ لە مناڵەکانێ لاڕەیی ئەکا لەگەڵ تا جارێک دوان سیان دا، دواتر کاتێک کە ئەگەڕێتەوە پەشیمان ئەبێتەوە تۆ باوەشی بۆ ئەکەیت. یان دایکێک باوەش بۆ مناڵە زۆر خوار و لارەکەی ئەکاتەوە. والله جاری وە هەیە دایکێکی داوای دوعای خێرم لێ ئەکا بۆ مناڵەکەی، هەرچی لاریە لە مناڵەکەیە هەیە کەچی ئەم دایکە بە فرمێسکەوە داوا ئەکا لەعەل رب العالمین بیگێڕێتەوە سەر ڕێگەی ڕاست و شەقامی دینداری و خواناسی. دەی تەسەوور کە ئەم رب العالمینە تۆ ئەی عەبد بە کۆڵی گوناهەوە بەرەو پیری بڕۆی کە لە دایک و باوکت بەڕەحەمترە ئەبێت چۆن پێشوازیت لێکە، چۆن لێت خۆش ببێت. دووهەمین کارێکە بیکەی لەم ڕۆژانە ذیکری زۆرە. نابێ ئەم ڕۆژە وەکو ڕۆژەکانی تر بەسەر تا تێپەڕێ، ئەبێ دات نابێ کۆمەڵە ذیکری لەسەر خۆت دا نابێ. لە ڕوایەتێکی ابن عباسە کە ئیمامی ئەحمەد ڕوایەتێکە لە موسنەدەکەی ئەفەرمێ فأكثروا فيهن التهليل والتكبير والتحميد. سێ ذیکر زۆر بخوێن لەم ڕۆژانە. لا إله إلا الله زۆر، الله ئەکبەری زۆر، لەگەڵ الحەمدولله زۆر. ئەم سێدانەیە زۆر بکەن کەوابوو ئەم ڕۆژانە ڕۆژانی ذیکری زۆرە. نابێت توی ئیماندار وەکو ڕۆژەکانی تر هەمووی بە غەفڵەت ڕۆشت بێ، شاشە بەلاتەوە گرنگتر بوو بێ لە ذیکرەکانت. نا، ئەبێ بەرنامەیەکی تۆکمت بۆ خۆت دانابێ. ئەم 9 ڕۆژت تەواو کرد چه ذیکرێکە کۆ کردوێتەوە، چه مرواریەکی سەرزەویت کۆ کردوێتەوە.
تو نازانی لكام رجاء رب العالمين داري خير اللي أكاته كام ذكرك أبيت سبب نجاتي تو لدنيا ولا آخرة رجو قرتن زور قوري حفصة دايك إيمان داران إجارته فرمي كان رسول الله صلى الله عليه وآله وسلم يصوم 9 ذي الحجة خوشويس من هر نور رجاك بالرجو أبو لأيام ذي الحجة ويك للسنة متروك كان كإنسان مسلمان محاولة كأمر رجانا بالرجو بسر بري عباداتي تر زور زورة لصدقة وخير وخيرات بير كروا لو شتاني كوا كسورو كم ترخميته برانبر بعبد كان صلة رحمة كانت زندو كروا شو سرداني نخوشك زانيت كسي مرد ببلا فرياكوا أمر رجانا باشتن الرجا كتو هاتبين نيرجد لسان مردوية كردبه لتشييع جنازيك بجداريت كردبه صدقة وخير وخيراته كردبه بيكرينك بدم إيمان دارك وكردبه كسك أزاني ضلي قردي قلت ولي تو برو سردانيك تو كسك قورك با تو سراحك با وسرنويك وپرداخك يمي إيمان دار زور ضرورة بروح لم رجانا بجين أما أيامي زندوي الروحة ناكري أم رجانا وكو رجاكاني تر بسر مانا تيبر بآقا غافل أبي إنساني إيمان دار بروح لم رجو شوانا جياني بسر بردبي ضلي زندو كردبيتو همو لحظة كلمات كاني بولاي خوا برس كردبيتو خطابي لقل أوا كردبي خواي جان يما لم أيام قورانا جيان بسر أبين رجانك كخوت هلط بجاردن بو عبد كان يا إلهي إما وجمعيك من بركوت بفضلي تو يا رب العالمين شاوري جمعي دوهم أكن كبرمان كوي إلهي أم عبدانا لبرخاتي تو بخوا لم شوينا كوبونتو هريا كيان كومالي كاري هبو دسي لكاركي هلقرتو لبيناوي تويا هاتو مالك لمالكاني تو زندو أكاتو للرجانك زور مباركة ديا إلهي هرچي رحمته بزي وسوء مهرباني خوتي بسرمانا داي ببارينا يا رب العالمين خواهيان هرچي گناه كردو مانا عفو من كان نيو چوان من بقربو خير وبو خواناسي وبو دينداري يا رب العالمين خواه بمن كرا لو عبدانيك لم دلشو الرجيات وليان راضي أبي يا رب العالمين خواه لمن راضي وبو خاتينا وجوانا كانت يا أكرم الأكرمين خواه أم عبدانا هاتون تأماليتو بخوا أمانة دسي الزليل برزنا كانوا تنهاء بوتو نبي أمانة الركوع نابا لحضور ومقامي تويا نبي أمانة السري برزيا النبي ناكن بوتوي أعلى نبي يا رب العالمين دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين والشبي سكام نؤمنوا حاجيا روفر قوريني كرب العالمين قسمش بنوارديني إما إيمان دار شي روانا خاسترين وجوانترين عبداتي بيخواي برس كرميوه فرمايشتي وشويسي ما هنا صلى الله عليه وسلم كبخارينا آمنة فرماو شهران لا ينقصان شهر عيد رمضان وذي الحجة فرماو دوي مانجي هني إدو مانجا كم مكرة إدو مانجا چني كم مكرة فرماو إدو مانجا كامنة بريتين جا دو مانجا وججنة رمضان وججنة قربان علماء فرماوا مانجا ورمضان ويسونو جيرته هر بسيلة خواه بالقبول بام مانجا جويش ويسونو بيو إيه الرويشة كإمش جزر كرمه فرو حديث كان باسو الدروي كرو إما النور والروتشي جيرمي فرماوات دكال هر بحساب كأنما الدروي والروتشي جيرتي نفضل فرق جورا فروجة علماء نوعي تر التعبير ويفرما يشتي شاكردن بلام مجموعي وفرجة علماء فرماوان شائين فضيلته فرق جورا تايبته رب العالمين إنك هي أمتي شكياستن أيج أنا نتو النور والروتشي جيري
بدأ حساب كرو شكو حرام الرو ججني الرشيقير بعض تر فرماوان شا هر شوار روكو ججني حرب الرشي بحسابه ما دام نوكل جيرتين اگر بتكمله نوكي جيب جيكي فضيلتي فرقورن اشي روانتا مجوان ترين عبداتي بخواي برز كرمه وجل جلاله يوتشاتي واك فراموش ما كردن شو يدروين شو كي شو زين كرديونه فرماشتي وما امن ترمذينا ضعف وين روايتك شنا وشويس فرما صلى الله عليه وسلم وقيامها كقيام ليلة القدر فرماو يقر الروتي غير بسان صال الروتي غير تيمو اگر شوكي زين كردو بسان شو قدر يشتبيله وفروجة تابعية وصحابه بيغمري صلى الله عليه وسلم امن ايش وشا زين كردني وبعبادات بالطاعات بالشونما بخواناسي سعيد كوري جبير رضا ورحمة خوش ونبو فرماو لا تطفئوا سرجكم ليالي العشر فرماو اي شوي شو دو اي دروي واسبي بشو ججنسو فرماو تشراوكا يعني تا مكوشن ديو يعني شوكيتا بازنيبو اگر چی شون مال نکردین عمرتنا رانا ماني اگر دور كاتج بو اگر چوار بو اگر شش بو اگر يانزبو بس سنتك هشت ركعات شون ما كريو ير ركعات وتر اتشي شوانا هول د زنش كريو اگر زانا ها مبو والله اين بوسي الا ان تجب جا كردو فضيلته فرقورن وسنته ومردان كانسان مسلمان اشم زنش كرو وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمكم الله